بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. مزقوتي إمام الشافعي لصالح حفتاوى حتى استدوين نجيبانيان قرآني لنبراو ختمك قرآني جزء هيا كبركتك زور قوري وزورك لبيركان من لا وكان من لخزمتي أبون زورك لوانش كمال أوان لكردين هل لو حلقو لو شنابون كأو فضلك زور قوري بو قركو بو هلبجو بو كردستانش. يكي قلوشتاني علماء لوصف قرآن باسئة كان فرمون لا تنقضي عجائبه. قرآن بحياتي عجائبات كاني طاونا دراسات قرآني خوشترين دراسية كإنسان أيكا وشبه وشي قرآن حرف بحرف قرآن هموي معاني زور قورة لجيرياتي. يكي لو كلمانيك أمروها لمجاردو لخزمتنا كلمة بخس لقرآن كحوجر هاتو. كلمة بخس حوجر لقرآن هاتو، بينجر بفعل مضارع هاتو، دو جارج بأمر هاتو صيغة أمر. همما لباسي يوسف عليه السلام بستمانا وشروه بثمن بخس دراهم معدودة. كيوسفيان فروش شون فروشيان بثمن بخس بباريكي زور كم زهيد وكانوا فيه من الزاهدين. وكانوا فيه من الزاهدين تقديم تأخيرتي العربية يعني وكانوا من الزاهدين فيه بز لمسألة يوسف ما مليان أوابو قلنا وأنا بازرقان منزور بباشيان زاني ما ملكان بس يعني يوسف لكل خوان كانوا وشي بخس بمعنى نقص دي وأنا كميدة. أفرمي من كان يريد الحياة الدنيا وزينتها نوفي إليهم أعمالهم وهم فيها لا يبخسون. أما يشكل أو آياتانيك أفرمون لقرآن باسي بخس كهاتبه لتنزيه خوايا هاتو كأنما أو كسيك دنياي أو وزينتي دنياي أو خوا أفرمي هموي أديني ليش كم ناكن ويفرماشتك أو هاي أجر دنيا تنها وتنها لبرخاتي ضلي إيمان دارنا بويا بكامل أدرى بكافرا بلام أهل إيمان أهل دين وأهل دنياش. إمام ماوردي كتابه نسي وبناوي أدب الدنيا والدين أفرمي إيمان داران حتى الدنيا رقنا بي دينشان رقنا بي بوي استئما هستكين لمزقوتا توزا شبرزينو أو أقاما لخوما نيه نجارو أو هو كاريو الدنيا من بدس كافروي الدنيا بدس إيمان داران وبي إيمان داران خواناسيان نوع اكترب سباسي خوا أكين أمرو عامتي إيمان داران لجيهانا چند سال بوياخي أو علمانيتو نازم ديمقراطيتو نازم شيء أكر همو لاشو همو پردين نيوچوانيان لاشو همو منالكيش بقري أساس زاني أمانة دزن ين دولتان دايرة كانوا أدزنو داير كرنو فكري خوان بزور تثبيته كان مسار عالمه حتى فكرة كان بر الله يجبي أو فضلك زور قوري أما همو جارك ألين شورشي فكري لمن بركان ودسي فكر بلام الزمن كاري قرية كي درخص أو كاستكافران أي كان بجيهان أما بهزار وتابع ما نأكره بهزار صلى وتابع ما نكره إخوة فصحي كردن لم آياتا فرميه أمانيك حياتي دنيا وزينتي أمو أن أدينيه ليش يعني كم ناكينو فمن يؤمن بربه فلا يخاف بخسا ولا رهقا. إيمان داران لقيامتا نليتان كما كريتو نقناهي كسي كتير أخريت السر
نامەی ئەعمالی ئێوە بە هیچ شێوازی ئەجرەکانە کەم نابنەوە مەترسن زۆر کات ئینسان ئەترسێت لە عاقبەتی سوء و ئەوانە ئیبن تەیمیە قسەیەکی زۆر عەزیمە ئەفەرمێ ئەگەر ئیستیقامەت لەسەر ئەم دینە کرد نەترسی لەوەی کە هەڵەگەڕێیتەوە چونکە خوا ظالم نییە کەسێک کە شەو و ڕۆژ بە عەبدایەتی ئەباتە سەر خوا جەل جەلالوهو بە باشی ئەیپارێزێ عاقبەتی زۆر باشە گەنجەکانی مزگەوت دڵنیا بن کە لە مزگەوتە گەورە ئەبن ئەبنە کۆڵەکەی مزگەوت خوا قەت زایەتان ناکە فلا يخاف بخسا ولا رهقا آية ترمان فليكتب آية دينه همان أزانين أفرمي ولا يبخس منه شيئا كشتيك نسيب خلق ولا يبخس منه شيئا لي كم نكت وأكو خوي سيجار لقرآن كلمة كاتوك أهم زور ما بستلموا تارا ولا تبخسوا الناس أشياءهم لباس شعيب عليه السلام لسورة أعراف لسورة هود شعراء دوباره بوتو سيجار أما كشعيب قومك الله أوفوا الكيل والميزان ولا تبخسوا الناس أشياءهم ولا تفسدوا في الأرض بعد إصلاحها ولا تبخسوا الناس أشياءهم أو صفتيك إيما إيمان دار أمره لدسمان داو شتي يكتر بكم أزانين وتشتي خلق نقصان مكة حقد نبي سبحان الله أمر الرجال تيكوتوين أزان طبيعتي جنانة ظالوة بسر عالمة طبيعتي جنانة تون في غمرجان صلى الله عليه وسلم يقول خزانة كاني برسائي لكن بو أهلي جهنم زوريني آفرته فرموي لبر أوي ها تكفرنا العشير كم جاء فرموي تكفرنا لبر كفرك تي كفر بخواك تي نا أجر كسيك همو عمري شاكت أن نقلاك يخرا بكر الله شاك ما النبي نيو أو بخس بوي الله أم زمني بخسيته كإنسان إيمان دار أبي زوء بارز رابلي تو دي قد بدا جاري وهي مناڵی کەسێک ئەبینی پێت وایە باشترین پەروەدە لەسەر زەوی تۆ هی مناڵەکانی خۆتی کردو خەلە لێ لە مناڵەکەیەوە ئەبینی لەکسەر نوقسانی ئەدەیتە پەنای وەسایەک ئیشێکی زۆر جوانی کردووە کورە مانوو بۆ فەقیرە وەسایەکی قەدیمیە کورە دیوارێکی جوان تەرتیب کردووە بەڵام هەندێک فنوونی تازە هەیە نەیکردووە وەسای دووەمیە دەڵێ کاکە بەخوا پارەکەی پێ خەسەر کردووی ئەوە بەخس لە بازار ڕەشتەکڕی بەخسێکی زۆر گەورە ئەبین ئەو شتی ئەو ئەشکێنێ ئەوی تری ئەو ئەشکێنێ کورە هاو پیشەکان لەگەڵ یەکترە ئیمامی غەزالی قسەیەکی هەیە زۆر عەزیم ئەفەرمێ قەد مەلایەک نابینی مەسەلەن حەسادەت بەرێ بە کەسێک کە فیتەرە چونکە ئەم ئیشی خۆی ئەو ئیشی خۆی بەس فیتەرەکان لەبین یەکە هەموو چاویان مۆڕەکەنەوە لە یەکتر ئەو بەویتر ئەڵێ هیچ نازانێ ئەو بەویتر ئەڵێ هیچ نازانێ هیچیشیان هیچ نازانێ تصور كالنابي يعني أو مهناني كشكاون لنا أمتات شين كشكاون أهلي مهنك خوش كاونيت برواء كان أو ما وصى على أو يتر هيج نازان أو يتر على أو هيج نازان حتى ملاكان أو ملا على أو هيج نازان أو يتر أو داعي على أو يتر نازان هم ما نكتري ما شكان دوا لنبوني تطبيقي أم آياته أما يشك لو آياتاني كم ترين جار وكما وصى كان لسري واستاوين دراسة كين لبرشي لورا معيبة لخو معنا هي هم النقص يكترك باني تو ورا ولا من باسي ملايا ترمبكو معنا دموساو قرجكم عشان بيم خوجنيا يان يق الدنيا شاكي هبي غلطي كتيا دوزموها او غلط كره صفتي جنانيه خو وصفتي امتي بيغمرني صلى الله عليه وسلم او صفتي تونيه وكو قائدك وكو كسيك مواجهه كفر اكي اتو اساسيركن خلقي حزبي من أداة لا حزبي لا حزبي من أداة لا حزب ولا تبخسوا الناس أشياءهم كسيق أبيني الريشي سبيكر ولا الدعوة هندي غلطي شباها به كورنا بيتو اللي يبدي أما إيشي تونية سبحان الله تشين هميشا ريش سبيكان ودس سبيكان بلا ماريا كده دس سبيكان واسما لقنجا كان حتى في ناكري بلا ماريا ريش سبيكان ريش سبيكان توانا نما دائما أمزن قبر دوام لنا أمته لا تبخسوا الناس أشياءهم
ئەزان ئیمامی غەزالی ئەفەرمێ یەک کەس نییە لەم سەرزەویە بە عەقڵی خۆی ڕازی نەبێ خوا وەهای کردو. طبعا ئەگەر ئینسان هەر کەسە بە عەقڵی خۆی ڕازی نەبووایە یەکێکمان بۆ نمونە یا چینێکمان هەستمان بە نوقسانی عەقڵمان بکردایە چونکە عەقڵەکان کامڵ نین، بەس ئەگەر هەستمان پێ بکردایە تەسەووری هەندێکمان هەبوونە عەبدی هەندێکی ترمان. هەموو کەس عەقڵی خۆی زۆر بە مهم ئەزانێ. کورە کەسمان بۆمان نییە یاسا بۆ ماڵی کەسێکی تر دابنێن. جاریوە دوو برا کورە ئێوە پێکەوە لەسەر سفرێنانتان نەخوات، لەسەر بەتانیەک شەڕتان نەکرد، کەوچکتانە کوتابەیەکە. ئێستا هاتووە ئەم ئەڵێ لەبەر ئەوەی ئەو ئیشەی غەڵەتە سەلامی لێ ناکە. ئەگداوەشە یا ڕەب. جاریوە لەبەر ژن سەلام لە یەکتری ناکە. کورەوە ڕیشتان سفی بۆ لەگەڵ یەکترا بۆ خاتری خوا. چۆنەوە مامەڵە تا هەمووشی چییە؟ لا تەبخەسوا الناس ئەشیاءهم. ئەو شتی ئەو بە کەمەزانێ، ئەو شتی ئەو بە کەمەزانێ. کورە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم ئاوان نییە نا. هەمیشە جوانیەکان ئەبینن. خوا بە شتێکتان بۆ بگێڕمەوە لە سیرەی پێغەمبەر صلی الله عليه وآله وسلم بزانن ئەو خۆشەویستەی دڵ چەند شیرین مامەڵەک. ئافرەتێک هەیە بە ناوی سوفانە. سوفانە خوشکی عەدی کوڕی حاتەمی طەیە، واتە کچی حاتەمی طەیە. ڕۆژێکیان پێغەمبەریان صلی الله عليه وآله وسلم نزیکەی 300 چەکدارێکی هات بە قیادەی ئیمامی عەلی فەرمووی بچن بتێک هەیە لە طەی لە عەشێتی طەیە بیشکن. عەدی ئەمەی زانی بە پەلە خۆی پێچەوە ڕای کرد. سوفانەی خوشکی گیرە و هێنایان بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم. هەڵسایەوتی یا ڕەسوڵ الله من قسەم هەیە. وتی فەرموو کەی تۆ؟ وتی من کچی پیاوێکم ئەمە صفاتەکانی بوو مەشهور بوو لە ناو عەرەبا بە کەڕەم، پێوترا سەخیترین کەس، ئەوەندە وشتری بەخشی، ئەوەندە مەڕی بەخشی، ئەوەندە زەویدا بە خەڵک ئاوای کرد. یا ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم من و باوکم پێکەوە منافەسەمان نەکرد. باوکم 100 وشتری دامێ بۆ خۆم هەتا ئێوارە هەر هەموو سەر بڕێ کردمە خواردن و دامە خەڵک. باوکم وتی ڕۆڵە بەخوا دوو کەس پێکەوە نابێ ئاوا ببەخشن، بەخوا هیچ بەدەستیەوە نامێنێ، یا تۆ دەسەگریتەوە یا من. وەڵڵاهی باوکە دەست ناگرمەوە گەر هەموو سەرزەویی من. ئەڵێ باوکم وتی بەخوا ڕۆڵە سوفانە بێ لەم مەنتیقەی منان نەبی، چونکە هیچ بەدەستمەوە نایاڵی. ئەڵێ هەندێک شتی دامێ من چوومە شوێنێتر و دۆڵێتر و باوکشم لە دۆڵێتر هەردوو ئەمان بەخشی. ئەڵێ پێغەمبەریان صلی الله عليه وسلم گوێی بۆ ئەگرتە بوو فەرمووی وەڵڵاهی ئەگەر باوکە ئیماندار بووە ڕەحمەتم بۆ ئەنارد، چونکە ئەو صیفەتە صیفەتی ئیماندارانە کە ئەوە سەخاوەتیان هەبێ. سەیری ئەم شێوازی ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم. دوایی وتی ئەمە سوفانەیە و کچی حاتەمە. دەی مادام کچی ئەو پیاوەیە ئەوەندە سەخاوەتی لە کاتی کافریا سەخاوەتی کردو، ڕەبتی بە ئیسلامەوە نییە. مادام ئەو پیاوە ئەوەندە گەورە بوو بە شەهامەت بووە، ئادەی سوفانە ئازادکەن و ئادەی کەلوپەلی بدەنێ و تەرتیب بچێتەوە بۆ شوێنی خۆی، خزمەکانیشی بدەنێ با بیان باتەوە. واللهی یا ڕەسوڵ الله بێ ئیمان ناگەڕێن، ئیمانەیانم لە خزمەتە اینجا ئەگەڕێەوە. مادام دینێک ئەوەندە کەڕەم بخوێنێتەوە، گەورەکەیان ئەوەندە کەریم بێ، کەڕەم لەگەڵ کەریمەکانە بنوێنێ، واللهی ئەبێ ئیمان بێنم اینجا بگەڕێ. ئیمانی هێنا و گەڕایەوە ناو قۆمی خۆی. سەیری ئەم صیفەتەی پێغەمبەر کەن صلی الله عليه وآله وسلم. کەسێک لە کافریەتیە صیفەتێکی باشی هەبووە، احتیرامی صیفەتە باشەکەی ئەگرێ. لەبیدی کوڕی ڕەبیعە یەکێکە لە ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتێک کە مشریک بوو، شاعیرێکی گەورەی عەرەبە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەو کاتە مشریکە ئەو، ئەڵێ کەسم نەبینی وە شعر زانتر یا کەلیمەیەک لە ناو شعرە کە زۆر صادقانە بوو بێ لە شعرەکەی لەبید. ئەشعەڕ کەلیمەتین، باشترین شعر کەوترا بە کەلیمەیەک ئەم کەلیمەی ئەوە کە ئەفەرمێ ئەلا كل شيء ما خلا الله باطل، حەرچی شتێک کە غەیری خوددا هەمووی باطل. کەلیمەیەکی حەقی وتووە. پێغەمبەریان صلی الله عليه وسلم ئیشارەت بۆ کەلیمە حەقیەک. عوسمانی کوڕی مەضعون گوێ لەو شعرە بوو لە لەبید وتی واللهی صدقت یا لەبید. لە دوای ئەوە وتی وكل نعيم لا محالة زائل، وتی واللهی کەذەبتە، چونکە نعیمی بەهەشت هەتا ئەمێنێتەوە. ئەی لەبید دواتر لەبید ئیمانی هێنایە کە لە سەحابە بەڕێزەکە. تەسەوورکەن لە ناو خراپەکانە چاکەیەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی خوێنێتەوە. کوڕێ ئێمە لەگەڵ کافرە
خراپەی کافر ئەبینین و چاکەشی ئەبینین. خوا جەل جەلالوهو کە باسی نەساڕامان بوو ئەکا ومنهم من إن تأمنه بقنطار يؤديه إليك، هيا أنا أقول كيف أعطوني بيتي وان دأمين بود أجرته هشيانا وإنهم من إن تأمنه بدينار لا يؤديه إليك، هشيانا وأنا خائن يك ديناري بيتي خيانة ليك شاكو نالين لبرو كافر يترتواو نا والله صفة باشكاني أبينين كل أمتي في غمر صلى الله عليه وسلم بريم لا حالك والله أبي لقل يكترى زور جوان ما ملكين زور نرم ما ملكين بين شون اما بيكوا بچ شێوازێک يعني بين هەمومان شتی یەکتر خراپکەین کە ئەڵێن شتی یەکتر نەقص ئەگەر بە عموم لە قورئانە دیقەت بدە بە شتی مادی و معنەوی ژووترە نابێ هیچ شتێک نەقسی مادی لە کەس بگری نەقسی معنەوی لە کەس بگری شتێک هەیە لە کووردا ئەوەیان باشە هەر یەکێک لە ئێمە ئەگەر دیقەت بدەن ئێستا ئەگەر کەسێکمان کەم ئەندام بێ خوا یەکێک لە نعمەتەکانی لێ سند بێتەوە ئەڵێن کاکە بەخی پێمەکە بەخ ناچێتە قیامەت هەومان هەیە لە بین یەکترە لەوا نوقسانی ناکەین لەو مادەیە بەڵام هەر ئەم کەسە ئەگەر بێت و مناڵێکی تۆزی خوار و خێکی هەبێ هەومان تەعنی لێ ئەدەین ئەگەر حتا ئەچین بۆ سەردانی یەکتر لە ماڵەکانە فڵانە ژوور کرە وەڵڵاهی ئەم ژوورە لێرە نەبووە لێرە بووە دە قسە مەکە لا تبخس الناس أشياءهم كرة أوشت اللي أنا ضلي كبرة كرمية كلا مالك شيء أفروش طاقتي نامي هميشه أبي أما تشجيعي أكثر كين بدم يكوبين ورا أصحابي في غمر صلى الله عليه وسلم شون ما ملا لقى لك أكل إما شون ما ملا لقى لك أكل إما أي بكان يكو أنيشينه أو أن بجوان يكان يكو أنيشنه برا أكن كسيوا هي ريشي سبيب ولنا وصحوة ودعوة وبانجواز وأنا لبري أوي إما أم كاريك أم كردتي بجوربي نرخينين ما فكرة كي زور خطر لنا ومانا يعني فكرة كتشونا لزماني بيغمر صلى الله عليه وسلم أويك جوربوا بولنا ودينا زور بجور سيركرا حاطبي قرية بلتعا عمليك كفري زور جوريك سري بيغمري صلى الله عليه وسلم بكافران كشف كرد إمام عمروتي يا رسول الله منافق وبابدم لقردني فرمي ليه قرر وأصحابي بدرة تمام حرشيك أبابيك تصورك شون ما ملي لقلاءك إما بقناه يكتر وأنيشين أزان أوانيك بقناه يكتر وأنيشين أو صفة أهل السنة جماعة النية أو صفة خوارج بقناه خلق وأنيشن وخلق كافرك النسر قناه أهل السنة جماعة أبدا بقناه خلق وأنيش جوان يكاني خلق أبين أم آية مباركة زؤ بيسيت بتطبيق بريان والله بتابتي لأمرويا يكيق لإيشا قرنجا كان من أويا بين بنفسي خوما بقرينو چن خلق من بنقص سير كردو حتى ييتا مزقوت وكسيق نيرجكا دسي بنوعي قرتو كورا اي جنج بسوك سيري مكا ليه قرر ليه أول لقيامتها خواهك محاسبة ضليئك اشتيك بيني زانيد مخالفي قرآن والسنة وإجماع علماء أمانة واختلاف مذاهبي لسر قيناك أبو الركيتو حتى اختلاف مذاهبي لسر بكذبوا إني أمر بالمعروف والنهي عن المنكر ربطي بيك واني أو اجتهادي خوي وجه اجتهادي خوي هموش يعني أجر ورقنا لقيامته بويا إيما نابي اشتي أكتر كم كين كنت أقسم لخزمتنا ابن مسعود هموتان أزان ابن مسعود قاتي زور باريق زور ضعيف حتى جاري كان بس الدارك هالقرا أصحاب قاتيان بيني بيكني في غمري خوا صلى الله عليه وسلم فرمي أو بشي بيكن والله قاتش كاني لكي أحد قرستر الله يخو أو ندقوري ابن مسعود الرجل جنجي كبيني جلكاني دريج وتي أي جنج جلكاني كرد كروبا دريجني بدوة الراكش وتي أي خوب وجلكاني كرد ناكيتو فرمي من قاتم شتيكي بيوي حزناكم خلق بيبين من عذرم هي توقد وسر منه ونبي برامبري جنجك وستاو إمام عمر وجنجي قرت وتي توي لبرامبر ابن مسعود أقسأ كي العلماء أمة دار كاريكي باشي كل سر وكلي كبا أود واود هو
لێگەڕێ خەڵک چۆن ئەژی بابژی عوزری هەیە عوزر تو هەقت نەبێ کاکە نایە بۆ نوێژ عوزرێکی هەیە مێ محاسبەیەکە لەسەر ئەو خوددا ئەبێ محاسبەمان یەکتری نەقص نەکەین لەم شتانە کورە ئێمە ئەبێ یەکتری دروستکەینەوە یەکتری بگرینەوە ئەومان کەوت دەستی بگرین بە هەمومانەوە بەرزی کەینەوە شتی کەم نە لە دنیا نە لە دینە ئەبەدان کەمیەتی نەخەینە پەنای ئیشەکانی یەکتر ئیشەکانی یەکتر بە گەورە سێرکەین دوعاکەین بۆ یەکتر لەعەل ئیشەکانمان تۆکمە ئەبێ عەبدێ لە عەبدەکان ئەبینی ئیشەکەی نوقسانێکی هەیە دە دوعایەکی خەیری بۆ بکە وەسەیەک ئەبینی خەلەلە لە ئیشەکەیە هەیە دە دوعایەکی بۆ بکە بەشم خوای گەورە تەوفیقی ئەدا بۆی تەسهیل ئەبێ کۆتا قسم لە خزمەتانە دکتۆرێ بۆی گێڕامەوە ئەو یەکێک لە مشکلەکان زۆر دەرزیم لە هەرچ کەس ئەدا ئەوێت وەڵا کوشتبی هێوان دەستم قورس ئەیو خوای بسم الله ئەکەم کوورە دەستنوێژەگرم ڕێک و پێک دەرزەکەی لێم ئەو کابرای باوکە ڕۆمردم طبعا ئەیو 5 ساڵی دکتۆریم هاواری خەڵک لەژێر دەسمە ئەی وەڵی پیاوێکی ساڵح جارێک لە جارەکان ئەو چوو بە خزمەتی وتم وەڵی ئەمەوێ واز لەم دکتۆری بەزمە بێن بەخۆ بۆ من ناش کاکە وازی لێم ئەڵێتی ڕۆڵە بۆچی ئەوتی وەڵی کاکە ئەگەر خەڵک دەرزێک بە لە کەسە چەندێ ئازاریە ئەوەی من بیز ئەوە ئازاریە هەمویان هاواریان لێ ڕاستێ جاوی دەرزی بیاوە لە باوکەوە خۆی گەورە لێیان خۆش بێ ڕەبی باوکی وەفاتی کردەوە ئەیوو باوکم وتوێتی وتیتی وەڵی ڕۆڵە یەکەم دەرزی و ئەخیر دەرزی ژیانم ئەی وەڵی دوای ئەوە ئەی باوکم دەرزیتری لە خۆی نەدا ئەی زۆر عەزیەتی خەڵکمدا ئەی سبحان الله ئەم پیاوە مبارەکە ئەیوتی بە کام دەسە ئەیوت وەڵا بەم دەسە ئەیوو هەندێ ئاوە فوی کرد بەسەر دەستمەوە ئەیوو چەند سەڵاواتێکی دا لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم وتی کۆ دەڕۆڵە ئیشەڵا سهلە هەموو ئینسانێ غەڵەتەکە اینجا فێرە بێ جوانتر بزانە وریاتر ئەوە بکە و سهلە سهلە ئەی وەڵی ئەم چەند کەلیماتی ئەم پیاوە ئەم سهلە سهلە ئەی سبحان الله ئێستا خەڵگەڵە وەڵا دەستە زۆر سووکە ئەی هەر عینی نەفەرەکەی جارانم بەس یەکێ دەستی گرتم تۆزێ بەرزی کردم بڕواکەن ممکنە کەسێک هەبێ بە یەک دوعای تۆ وها دروست بێ سەر ئەم زەویە ڕۆشن کاتەوە تۆ لە هەموو ئەجرەکانە بەشدار وەڵی ئێستا ئەو دکتۆرە دەرزی لە هەر کەسێک بدا و دەستی سووک بێ و کەسەکە ئازاری نەبێ ئەزان ئەو کەسە فەقیرە و پیرەی کە دوعایەکی بەسەرا خوێندەوە بەدەستی لەرزۆکی تێیە مەئجورە ئێمەش ئەوە نابێ یەکتر عیبارکە نابێ زەحمەتی یەکتر بدەین ولا تبخسوا الناس أشياءهم شعارمانە هەمیشە لە زیهن و فکرمانە خوای داوا لێ ئەکەین بە کەڕەمی خۆت لە هەموو عمرمانە ئەگەر ئیشی مسلمانێکمان بە کەم سیر کردووە خوای داوای لێبوردن لێ ئەکەین یا ڕەبی خوای ئیشی هەر مسلمانێکمان عیبار کردووە خوای داوای عەفو لێ ئەکەین یا ڕەبی خوای لە هەرچی گوناهمانە ببورە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانی و کردمان عەفومان کە گوناهێک زانیمان و زیادە ڕەویمان کرد عەفومان کە یا ڕەبی خوای داوا لێ ئەکەین بە ناوی جوان بە سیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە لێ خۆشبوونی خۆت بەسەرمانە ببارێنە شەو نوێژەکانمان لێ وەرگرە تەراویحەکانمان لێ وەرگرە ذیکر و ئەورادمان لێ وەرگرە قورئان خوێندنەکانمان لێ وەرگرە یا ڕەبی خوای دوعاکانمان لێ وەرگرە بەخوا پەروەردگارە ئێمە خەجاڵەتین کاتێک قسە ئەکەین خەجاڵەتین خوایە کاتێکەوە دێنە مزگەوتەکەی تۆ لە شەوی قەدرا و بە زمانی بەڕۆژۆ بەڵام بێ ئاگاین خوایە ئێمە ئەزانین خەتامان زۆر کردووە بەڵام بۆ کوێ بڕۆین غەیری دیوانی تۆ و غەیری بەرخوانی تۆ یا ڕەب العالەمین خوایە ئێمە بۆ کوێ بڕۆین غەیری ئەوە نەبێ کە ئەزانین کە تۆ کەریمی لە هەرچی عەبدە گوناهبارەکانە خۆشەوی بەخوا پەروەردگارە ئێمەش بۆیە ئەم شەوە هاتوین هاوارەکەین اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا ئەزانین تۆ کەریمی کەسی کەریم هیچ کەسێ لە بەردەم ماڵی خۆی دەرناکە ئەم شەو باسی حاتەمی تەیمان کرد خوایە ئەزانین ئەوە کەسێکی کەریم بوو و زۆر کەس لە بەردەم ماڵیە کە چۆشتی پێداون ئەزانین ئەهلی کەڕەم قەت هیچ کەسێک ڕەت ناکەنەوە ئێمەش بە کۆڵی گوناهەوە هاتوین یا کەریم عەفومان کە یا کەریم لێمان خۆش بە یا کەریم ساغمان کەرەوە یا کەریم پاکمان کەرەوە ئیلاهی هانامان بۆ لای تۆ هێناوە کە لێمان خۆش بی تو گەورەی خۆت لێمان خۆش بە یا ئەکرەم الئەکرەمین
تو گەورەی خۆت عەفو بەسەرمانە ببارێنە یا ئەرحەم الراحیمین. یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین هەرچی گرفتمانە بۆمان چارەسەرکە، مەمان دەرەدەسی خۆمان یا ڕەب العالەمین. تۆ خۆت سەرپەرشتیمان کە یا ئەکرەم الئەکرەمین، تۆ خۆت بەزەیی بەسەرمانە ببارێنە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خۆیە داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، ڕەحمەتی خۆت بەسەرمانە ببارێنە، ئارامی خۆت بەسەرمانە ببارێنە، سەلامی خۆت بەسەرمانە ببارێنە. خوایە دڵمان ئارام کە، خوایە ماڵمان ئارام کە، خوایە وڵات و نیشتیمان و شارمان ئارام کە. یا ڕەبی خوایە ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە پڕکە لە ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەرا صلی الله علیه وسلم ببارێنە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە دڵێکی گەورەی موسڵمانانەمان پێ عەتاکە، تو گەورەی خۆت خوایە کەڕەم و ڕەحمەتی خۆت بەسەرمانەدا ببارێنە. بەخوای ئەمە زۆر ئینتیزاری ڕەحمەتی تۆ ئەکەین لە عومرمانە، لە دوای وەفاتمانە، لە ناو گۆڕمانە، هەموو کاتێ هەر چاومان لە ڕەحمەتی تۆیە، لە ڕۆژی محاسەبەمانە هەر سەیر ڕەحمەتی تۆ ئەکەین. دەیا ئیلاهی ڕەحمەت بەسەرمانە ببارێنە، لەو کاتێ ڕۆحمان دەرئەچێ ڕەحمەت بەسەرمانە ببارێنە، لەو کاتێ لە ناو گۆڕین بە تاق و تەنها ڕەحمەت بەسەرمانە ببارێنە، لەو کاتەی زیندوو ئەبینەوە لە حوزوری تۆیە خوایە ڕەحمەت بەسەرمانە ببارێنە. خوایە بە ڕەحمەتی خۆت محاسەبەمان کە، خوایە بە کردەوەی خۆمانمان لەگەڵا مەکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە لەت ئەپارێنەوە لەت ئەلاڵێنەوە، تو گەورەی خۆت لە گوناهی دایک و باوکمان ببوورە. یا ڕەبی خوایە لە گوناهی برا و خوشەکانمان ببوورە، لە گوناهی خزم و کەس و کارمان ببوورە، لە گوناهی خێزان و مناڵ و وەچەمان تا ڕۆژی قیامەت ببوورە. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزت بە ئیسمی عەظەمت لێ خۆشبوونێک بەسەر ئومەتی پێغەمبەرا صلی الله علیه و آله وسلم ببارێنە. چۆن ئەم مانگەت کردوتە مانگی ڕەحمەت، ئاوا ڕەحمەت بەسەر گۆڕەکانە ببارێنە. ئەو ئیماندارانەی کەوا لەوە پێش بوون، لە هەر زەمانێکا بوون، هەر ڕەنگێکیان هەیە، هەر زمانێکیان هەیە، هەر دەنگێکیان هەیە، لە هەر مەکانێکا هەن، هەر کاتێک لەمەوە پێش بوون، لەمەو دوا ئەبن، خوایە لە گوناهی هەر هەمویان ببوورە یا ڕەب العالەمین. خوایە ئەم ئیماندارانە کە ئەم شەو هاتوونەتە ئەم ماڵەی تۆ، بەخوا پەروەردگارە تۆ خۆت سێری دڵیان ئەەکەیت و ئاگاد لێیانە، ئەمانە پێغەمبەریان صلی الله علیه وسلم زۆر خۆشە. والله ئەوەندەی توانی بێتیان خوایە سنەتی پێغەمبەریان صلی الله علیه وسلم زیندوو کردوێتە بە ئەمرێکی پێغەمبەر صلی الله علیه وسلم و لەبەر جەماڵێکی ئەو هاتوونەتە ئەم مزگەوت، ئەوە شەویان بۆ تۆ ڕۆشن کردەوە. دەی ئیلاهی سڵاوی ئەم دڵانە بگەێنە پێغەمبەر صلی الله علیه وسلم، یەک ناوەکانمان لە خزمەتیا بهێنە. ئیلاهی داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت سەڵات و سەلامی دڵی ئێمە بگەێنە پێغەمبەر صلی الله علیه وسلم. یا ڕەبی خوایە لە هەڵەبجە و لە مزگەوتی شافعیەوە سەلام ئەنێرین بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم. خوایە داوات لێ ئەکەین سەلامەکانی ئێمەی پێ بگەێنە، پەیتا سەلامی خۆت بەسەریادا ببارێنە، مەقامی مەحمودی پێ عەتاکە، وەسیلە و فەضیلەی پێ عەتاکە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە داوات لێ ئەکەین بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت ئەم ئیماندارانی هاتوونەتە ئێرە ئەم شەو خوایە قبوڵیان بدەرێ. یا ڕەبی خوایە ڕضوانی خۆت بەسەریانە ببارێن. خوایە ئەو ئیماندارانەی کە لەگەڵمانە شەو ئەکەنەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ڕەحمەت و بەزیەکەی خۆت بەسەریانەدا ببارێن، عەفوی خۆت بەسەریانەدا ببارێن. ئیلاهی شەوانی قەدرمان بە قسمەتکە، ئەم ساڵی کە بەسەرمانە دێبی کە لە باشترین ساڵەکانی ژیانمان یا ئەکرەمە الئەکرەمین. یا ڕەبی خوایە ئەوەندە حەڵالمان بدەرێ، محتاجی حەراممان مەکە. یا ڕەبی خوایە زەلیلی دەستی زاڵمانمان مەکە، زەلیلی نەخۆشیەکانمان مەکە، زەلیلی سەر جێگەمان مەکە، تو گەورەی خۆت زەلیلی گوناهمان مەکە. ئیلاهی هەر یەکە کۆمەڵە گوناهمان هەیە دەرەقەتی نەفسی خۆمان ناین، زاڵ نابین بەسەر خۆمانە. ئیلاهی تۆ خۆت سەرپەرشتیمان کە و زاڵمان کە بەسەر گوناهەکانە یا ڕەب العالەمین. یا ڕەبی خوایە لێت ئەپارێنەوە لێت ئەلاڵێنەوە بە کەڕەمی خۆت و ڕەحمەتی خۆت بەسەرمانەدا ببارێنە. بەخوا پەروەردگارە ئەگەر هیچمان نەبێ بۆ تۆی بەرزکەینەوە، با نوێژمان نوێژی غافڵا نەبێ، با ڕۆژومان ڕۆژووی غافڵا نەبێ، با قورئان خوێندنمان بە غافڵەتەوە بێ، بەڵام بەخوا پەروەردگارە نەسڕەتی دینی تۆمان ئەوێ. والله یا ئیلاهی حەز ئەکەین دینەکەی تۆ و عەدالەتی تۆ لەسەر تا سەری زەویە بەرپا ببێ یا ڕەب العالەمین. دەی بەو هاوارەی ناو دڵمان، بەو خۆشەویستیی ناو دڵمان بۆ دینەکەت هاوار بۆ لای تۆ بەرزەکەن و دوعاکانمان گیراکە. خوایە قبوڵمان بدەرێ لەم شەوە یا ڕەب العالەمین.
يا ربي خويا تراويح كان من لي قبولك يا ربي خويا أو إيمان داراني خير وخيرات وصدقية كان لما قال لي أن قبولك يا رب العالمين خويا تأخذ عالمي بحالي إيما تشيب والدين والدنيا من باشا في من عطاك يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خويا قول لقناهي من يشوي أجبوري وخويا من قبولك